بەڵێ لەسەر ئەو ڕووداوە دکتۆر نەوزاد محەممەد کە مامۆسای زانکۆیە و هاوڕێی دکتۆر ئیدریس بووە لە ستۆدیۆ میوانمانە زانیاری لێوەردەگرین لەسەرەوەی کە چیرۆکی ئەم ڕووداوە و ئەو حاڵەتەی کە لەگەڵ ئەم خوێندکارەدا ڕوویداوە و راپۆرتێکشمان دەبێت لەسەر هەمان بابەت کە هاوکارانمان لەسەر ڕووداوەکە ئامادەیان کردووە بەڵام دەچمە لای دکتۆر نەوزاد لەبەروی دکتۆر نەوزاد ماندووە نامانەوێت کاتی زۆر بگرین دکتۆر نەوزاد زۆر بەخێر هاتی بخۆتان خۆش بن بەداخەوە بۆ لە دەستدانی دکتۆر ئیدریس باسی ڕووداوێکی کوشتنەکە بکەین ئەم ڕووداوی کوشتنە چۆن بوو؟ نازانم چۆ دەست پێکەم دکتۆر ئیدریس قەڵایەکی زانست بوو دکتۆر ئیدریس یەکێک بوو لە قوتابیە زیرەکەکانی بەشی میکانیکی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین کاتێک کە ماستەری تەواو کرد بە دەمرەیەکی بەرز چوو لە بەریتانیا زانستی کێنایەوە دکتۆر ئیدریس خاوەنی چەندین توێژینەوەی زانستی لە ڕۆژنامە و گۆوارە زانستیەکانی ئیمپافاکتەر بڵاو کراوەتەوە دکتۆر ئیدریس خاوەنی دوو کەس دکتۆرە نیشتیمانێک کە لەگەڵ هەموو خەڵکا پێەکەنی یارمەتیدەری هەموو خەڵک بوو دکتۆر ئیدریس چەندین تەلەبەی ماستەر و دکتۆرای بەڕێ کردووە دکتۆر ئیدریس هەفتەی داهاتووە بووە پڕۆفیسۆر واتە بە توێژینەوەکانی بۆ پڕۆفیسۆر حەزەکەم یەک ڕاستکردنەوە بۆکەم قوتابی خۆی نەبووە ئەمە قوتابی خێزانی بووە کە خێزانی دکتۆرە نیشتیمان لە سۆرانە قوتابی خۆی نەبووە بڕوا بکە دکتۆر ئیدریس هەرچەنە من ڕاستە دراوسە و برا و هەواڵی من بووە من لە کۆلیژی کوشت و کاڵ مامۆستام لە زانکۆی سەلاحەدین بەڵام بە حکمی برادەرایەتی و دۆستایەتی و دراوسەیەتی ئاگام لێ بووە کە چەند قوتابی بەشەکانی تر چۆتە مەحاضەرەی دکتۆر ئیدریس جگە لە زانست پەروەردەی پێگەاندنی تاچی کوردی پێگەان دڵی زۆر بە نیشتیمان بە کوردستان بە زانست ئەسووتا باشە دکتۆر نەوزاد لە دڵگەرمی ئێوە تێدەگەم بەڵام دەمێت هەندێک زانیاری ورتر وەربگرم لەسەر بابەتەکە بۆ نمونە ئەم حاڵەتە کە ڕوویدا تو کەی گەیشتیتە ئەوێ چیت بینی یعنی ڕووداوەکە چۆن ڕوویە شاید حاڵەکان چیانەوت نامێ بچمە مەسائلی لێکۆڵینەوەکان ئەو بەجێڵین بۆ لایەنی پەیوەندیدار کە لە هەولێر بەسپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم جەنابی بەرپرسی لە قیدووک مامۆستا ئەحمەدکانی جەنابی پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناو هەواڵان و برادرانی ناوچەی ئاسۆ مامۆستایانی زانکۆ برادر و دۆست و دراوسێ هەمویان لە پەرۆشی بوون ئەوە بەجێڵم بۆ لێکۆڵینەوە بەڵام ئەوی کە من بینیم دکتۆر ئیدریس خێزانی دوێنێ دەوامی هەبوو لە سۆران خۆی تەنیا لە ماڵەوە بوو ئەم دوو چەشی لە ماڵی من بوو من بۆ ئیشێک لە سلێمانی بووم دوێنێشەوە کچەکانی من لە بەروی خێزانم بەتیان تەنیا نەبێ کچەکانی لای من بوون لای خێزانی من بوون بەڵام نزیکین لە یەکتیەوە چەند دقەیەک دووریم دکتۆر ئیدریس بەیانی کە خۆی حازر کردو بچێتە زانکۆ ئەم کوڕا دادگایی هەبووە ئیمڕۆ لە سۆران ئامادە نەبووە بڕیار بوو ئەمڕۆ دادگایەکە چی بێ ناتوانم چکە من ئەوە بەجێڵم بۆ خێزانی بەجێڵم بۆ کەسوکاری من پێشتر کراوە دادگایی کراوە ئەم کوڕە چەند جارێک بە تەلەفۆن وەکو هەڕەشە لە دکتۆرە نیشتیمانی کردووە تاقیبی ماڵیانی کردووە بەڵام دکتۆرە نیشتیمان دکتۆر ئیدریس چونکە بڕوایان بە یاسا و خۆیان بە پاک زانیوتیان با یاسایەک لای کاتەوە قبولیان کردو یاساکە تەبریەکە لەسەر ئەو هەڵی کە بەرامبەر دکتۆرە نیشتیمان کردوێتی کە بۆش نازانم من ناتوانم بچمەوە حەدەسەکەی کە لەگە دکتۆرە نیشتیمان چم بەس ئەم زانی کە کێشەیەک هەیە پێشتر بەڵام ئەوان زۆر بڕوایان بە یاسا و باشە لە 2019 کێشەکە هەیە ینی بۆ حکومەی کە دکتۆر لە ئێوە ئەوەندە نزیک بووە هەندێک وردەکاری بۆ باز نەکردوون کە بۆ چۆن گەیشتنە ئێرە ینی ئاگات لەو چیرۆکانە نییە من حەزەکەم خێزانی ئینشەڵا لە داهاتووە خێزانی بدوێنین بە راپۆرتێک چونکە ئەو معنیە بە مەوزوعەکە من ناتوانم لە جاتی ئەو لێرە قسەکەم بەڵام من وەکو هاوڕێیش وەکو هەواڵێکی وەکو کەسێک کە دایمە زۆر کات پێکەوە بووین یعنی ئەگەر لە هەفتەیەکە ناوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ بێتین ئەم زانی کە خێزانی کێشەیەکی هەیە بەڵام دایما ئامۆژگاری دکتۆر ئیدریس بە خێزانی ئەوە بوو خۆت تێگمەیە یاسا هەیە قانون هەیە یەکلایی کاتەوە یعنی ئەمە خۆی دکتۆر ئیدریس زۆر قەناعەتی بە دروستکردنی چیانی سیاسی و دادگایی و
پێگانی تاک بوو ینی کەسێک بوو لەو کەسانە زۆر بڕوای بە ڕقی دەتۆموتیژی بوو خاوەنی قەڵەم بوو دکتۆر ئیدریس نە خاوەنی چەند بوو خۆ دکتۆر ئیدریس وەکو بنەماڵەیەکی خاوەن شەهیدن خاوەنی بنەماڵەیەکی گەورن لە هەولێرش و لە سلێمانیش بەڵام دکتۆر ئیدریس قەت بڕوای بەوە نەبووە هەوڵی داوە دایمە بە گفتوگۆ بە ڕخنەی بنیادنەرانە لە سیستەمی خوێندن لە سیستەمی حکوومەت دایمە زۆر جام ناقەشە مامەتومەن دکتۆر تۆ زۆر توندی لە هەندێک ڕحناوتیتی من دڵسۆزی نیشتیمانم من ئەم وڵاتە بیخەمە سەر سکەی خۆی ئەبێ ئێمە کۆڵنێن یعنی من نازانم دکتۆر ئیدریس لە ڕووی زانستەوە قەڵام و دکتۆر نەوزاد دەزانم کە بۆ ئێوە ناخۆشە باسکردنی ڤیدیۆی کوشتنی دکتۆر ئیدریس لە ڤیدیۆکەدا تێبینی دەکرێت کە ئەم گەنجە زۆر سوورە لەسەر کوشتنی دکتۆر ئیدریس بۆچی ئەوەندە سوورە لە کاتێکا کە کێشەکەی لەگەڵ خێزانی هەبووە بۆچی لە کاتێکدا کە دکتۆر نیشتیمان لەوێ نەبووە بەڵام ئەو دکتۆر ئیدریسی کوشتووە من تەسەوڕەکەم کە دکتۆرە نیشتیمانیش لێ بووە دوو کچەکەشی لای خۆیان بووە دوو کچەکەش و دکتۆرە نیشتیمانیشی بە بۆچوونی من ئەوانیشیە کوشت کابرا گەر بەو نوعە هاتبێ بۆ کوشتن بڕای بە گفتوگۆ و ڕێکەوتن و بەدحاڵی بێ ئەوانیشیە کوشت سوپاس بۆ خۆکەوانیشی لێ نەبووە هەرچەند دکتۆر ئیدریس زۆر پیاوێت بووە من وا تەسەوڕەکەم هەرچەند ڤیدیۆکان بەداخۆ لە ماڵی خۆیان نییە لەوانەیە زۆر هەوڵیا بێ هێواشی کاتەوە هەوڵیا بێت قسەی لەگەڵا بکە وەرە دانیشە لەوانەیە خۆی دەرگای بۆ کردبێتەوە کە لە ماڵەکەی خۆیان کە زانێتی دەمانچی لێ ڕائکێشێ هەوڵی داوە لە سەربانی خۆی بکاتە خانووکەی ئەو دیوی لە بیدایەتە کۆمەڵێ پیج و کەناڵ ئایانوت ڕفانیوانە ئێمە وامان تێگەشکە خوێنمان نبینی لە ناو ماڵەکەی خۆتمان لەوانەیە ڕفانە بێتیان سوپاس بۆ خوا ئیدۆزینەوە هەرچۆنێک بێ بەڵام کاتێک کە تاقیبی برانی ئاسایش و پۆلیسی هەولێر تاقیبی کامێرایان کرد بینیمان لە ماڵەکەی ئەو دیو یەک داوام هەیە لە جەنابی سەرۆک بارزانی سەرۆک بارزانی لە ساڵی 91ەوە کە ڕاپەڕین بوو تا کە سەرکردە بوو کە پاری قەرزی لەبەری کوردستانی کرد بۆ زانکۆی سلێمانی و زانکۆکانی کوردستان هەموو کاتێک لە دۆک لە ناو مامۆسانی زانکۆ لە کۆنفرانسێکە وتیان دکتۆرای پێ ئەبەخشین بە جەنابی سەرۆک بارزانیوتی من ئەوە قبول ناکەم شەرەفێکی گەورەیە من ئەگەر پاسەوانی زانکۆ بم داوا لە سەرۆک بارزانیەکەم ئەمە بە یاسا ئەمە هەڵگرن ئەم کۆت و سنجیرە ئەگەر بەم شێوەیە بڕوە مامۆستایانی زانکۆ ناتوانن ئەگەر لەگەڵ قوتابیەکانی خۆیانە یاسا و ڕێنمایی و تاکی کورد پێ بگەێنن یعنی لەوانە سمێنە من مامۆسایکی زانکۆم لەگەڵ قوتابیەکەمە ناتوانم ئەگەر توانای نەبێ دەربچێ دەری چێنم لەوانێت بترسم منیش بە دەردی دکتۆری دیچۆ ئەبێ سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی کوردستان پەرلەمان داواکاری گشتی جەنابی سەرۆک بارزانی کە هەمویان هاتوونەتە سەر خەت بە سوپاسەوە پارێزگای هەولێر بەرپرسی لقی دوو هەڤاڵانی ناوچی ئاسۆ ئەمانە هەمووی هاتوونەتە سەر خۆ کە ئەمە تعدا بوو لە زانکۆی سەلاحەدین لە هەموو زانست ئەمە نەک لە هەولێر بووە ئەمە لەوانەیە لە سبەینە لە سلێمانیش ڕووبە سبەینە لە دهۆکیش ڕووبە ئێمە ئەمانەوێت ئەمە بنبڕ کرێت ئەمە بەچی بنبنەکرێت ئەمە ئەبێ یاسایەک لە پەرلەمانە پێداچوونەوە بکرێت ئەوانە ئیدام کرێن سێدارە کرێن ئەگەمە هەر بە قانونی لا خوالی خۆشبوو مەلا مستەفا بارزانی بکەین کە زەلامەکەی لە کاتی خۆیان ئەگەر تعدای لێشێکدا بکوژێت و ئەگەر ئێمە سجن 20 ساڵ حکم بینێ 25 ساڵ یاسا حکمی کە ئێمە سجنێ گەورە ئەکەین و دوایی تەبرێ بێت و خەڵکی تریش ئێمەش ناتوانین سبێنێ قوتابی پێ بگەین بەڵێ دکتۆر دیسان بەخۆتان خۆش بن بەداخەوە بۆ لە دەستدانی دکتۆر ئیدریس سپاس بۆ دکتۆر نەوزاد محەممەد عەزیز مامۆستای زانکۆ هاوڕێی دکتۆر ئیدریس کە بە شوێکی ڕاستەوخۆ میوانمان بوو دەست خۆش